بافڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە یادی دامەزراندنی حیزبەکەیدا لە وتارێکی زۆر سەرنجڕاکێشدا ڕایگەیان یەکێتی ئێستا موشکیلەی ئەملا ئەولا حلەکە. کاک بافڵەڵێ ئەمریکا و وڵاتانی ئەوروپا و چین و ڕووسیا و ئێران و وڵاتانی عەرەبی گوێ لە یەکێتی دەگرن، یەکێتی چارەسەری کێشەکانیان بۆ دەکا. هەر بەڕاستی زۆر گەڕام بە دوایی ئەو کێشە و مەشاکیلانەی کە ئەمریکا و چین و ڕووسیا و وڵاتان تووشیان بووە و کاک بافڵ و یەکێتی بۆی چارەسەر کردوون، بەڵام هەمووی ئیرۆریە. یەکێتی نیشتیمانی کوردستانە موشکیلەی ئەملا و ئەولا حەلەکات. وڵاتەکانی دەوروبەرمان سقەیان بە یەکێتیە. وڵاتە گەورەکانی ئەمریکا و ئەوروپا و ڕووسیا و سین و وڵاتە دراوسێکانمان وەکو ئێران وڵاتە عەرەبیەکان گوێ لە دەنگی یەکێتی نیشتیمانی کوردستانە. موشکیلەکانیان یەکێتی نیشتیمانی کوردستان حەلیەکە. بۆیە وابزانم کاک بافڵ یەکێتیەکەی خۆی لەگەڵ یەکێتی ئەوروپا لێت یەکەڵ. ئەم قسانەی کاک بافڵ لە کاتێکدایە کە 2 ساڵە کێشەی لەگەڵ ئامۆزاکانی خۆی هەیە، بۆشی چارەسەر نەکراوە. جا چجا بگا بەوەی کێشەی وڵاتان حلکە. کاک بافڵ ساڵی 2026 قوربان، مرۆڤی سەردەمی چاخی بەردین و نیاردەتاڵ و جاوەش باوەڕمەم قسانە ناکە. لە بەشێکی تری قسەکانیدا کاک بافڵ دەڵێت بەو ئیتیفاقە جوانەی هەمانە لەگەڵ هەڤاڵانی نەوەی نوێ توانیومانە سلێمانی تا حەدێک ئارام بکەینەوە. کاک بافڵ لێرەدا باسی ئەو ڕێکەوتنە دەکات کە بە زەبری هێز و زیندان و پلە و پۆست و ئیمتیازات کراوە. دوجاریش هەر لەسەر حسابی خەڵکە فەقیر و هەژارەکەیە. بۆ بابەتی ئارامی سلێمانیش تەنها لە ماوەی 2-3 مانگی ڕابردوودا بە تۆمەتی سیاسی و ڕای جیاواز فەرمانی گرتن بۆ 80 کەسی سنوورەکە دەرچووە، بەشێکی زۆریشیان لێ دەستگیر کراوە. هەر لە درێژەی قسەکانیدا کاک بافڵ دەڵێت لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان 39 کورسی بە 39 کورسی لەبەرەوە نیوەی حکوومەتمان دەوێت. لە وەڵامی ئەم قسانەی بافڵ تاڵەبانیدا شەهرام عەلی کەژۆ ئەندامی فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی کوردستان وتی پارتی 39 کورسی و یەکێتی 23 کورسی هەیە. یەکێتی تەنها بەشی 23 کورسی پۆستی پێدەدرێت، دەبێت تەنانەت کاندیدەکانیشیان بۆ پۆستەکان یەکێتی بن. چارەسەرکردنی کێشەکانی ئەمریکا و چین و ڕووسیاتان باش.